سیاسەتی دوورمەودای ئەمریکا یەکسان نییە بە کورتبینی هاوپەیمانەکانی. هەمیشە ئەو وڵاتە سێرج بۆ کێشە و ئاڵۆزیەکانی جیهان و ناوچەکە دەکات و لەکوێ بەریەککەوتن و ئاڵۆزیەکی ئەمنی هەبێ دەستی تێوەردەدا تا سەرنجام کێشەکە بەلایەکدا دەخا لە قازانجی خۆی. ئەگەریش سەرکەوتوو نەبوو لە کۆنتڕۆڵکردنی ئەوە خۆی وەک کاراکتەری سەرەکی لە پشتەوە ئیدارەی کێشەکان دەدات. سەبارەت بەوەی پێی دەوترێ هاوپەیمانی نێوان کورد و ئەمریکا یان پشتیوانی ئەمریکا لە پارچەکانی دیکەی کوردستان شتێک نییە مای دڵخۆشی بێ، چونکە لە چەندین قۆناغی جیاوازی سیاسەتکردن و ڕوبەڕووبوونەوەی چەکداری نێوان کورد و نایارەکانیدا واشنتۆن پشتی لە هاوپەیمانە کوردەکانی کردووە. لە گەرمەی شەڕی براکوژی نێوان یەکێتی و پارتی لە نەوەدەگانی سەدەی ڕابردوودا ئەمریکا بە جۆرێک هاتە ناو کێشەکان کە تەنیا ڕۆڵی ناوبژوانی دەبینی لا بری ئەوەی چارەسەری ئەو دۆخە ناسەخامگیرەی ئەو سەردەمە بکات. لە سەرەتای جەنگی داگیرکردنی عێراقیش ئەمریکا تەواو پشتی بە زانیاری و هەماهەنگی هێزە کوردیەکان بەستە بوو وەک تاکە هاوپەیمان بۆ هێرشکردنە سەر ڕژێم. بەڵام لە کۆبنەوەیەکدا پۆل بریمەری حاکمی مەدەنی ئەمریکا لە عێراق بەلایەنە کوردیەکان دەڵێت ئێمە 17 سەعات ڕێگەمان بە فڕۆکە بڕیوە لە واشنتۆنەوە بۆ بەغدا بۆ ئەوە نەهاتوین دەوڵەتێکتان بۆ دروست بکەین. دواتر و لە بنیاتنانەوەی عێراقی نوێدا ئەمریکا هیچ پاداشتێکی کوردی نەدایەوە بەوەی فشار لە بەغدا بکە مافە دەستوریەکانی بدا. ئەمە لە کاتێکدا بوو کورد ڕۆڵی سەرەکی لەو بنیاتنانەوەیە هەبوو. سەبارەت بە شەڕی داسەپاوی چەکدارانی داعشیش هەرچەندە دەوترا پێشمەرگە لە بەری هەمووجیان شەڕی ئەو گروپە پەرگیرە دەکا، بەڵام دیسانەوە ئەمریکا کوردی وەک خەڵقانی جەنگەکە بەکارهێنا و لە پرسی سربەخۆی کوردستاندا واشنتۆن جارێکی دیکە پشتی لە هاوپەیمانە کوردەکانی کردەوە و ڕیفراندۆمی ڕەت کردەوە. بەمەش جارێکی دیکە کورد بۆەوە سوتەمەنی جەنگ و بەدەستی خاڵی لە هەموو ئەو هاوکێشانە هاتە دەرەوە کە ئەمریکا نەخشەی بۆ کێشا بوو. سەبارەت بە ڕۆژئاوای کوردستانیش لەگەڵ ئەوەی دەوتری ئەمریکا پشتیوانی لە هێزەکانی سوورەی دیموکرات ناسرا و بە پەیەدە دەکا، بەڵام لەسەر لەشکرکێشەکەی تورکیا بۆ سەر کانتۆنی عافرین وێدەنگە و تەنیا داوا دەکات گیانی هاوڵاتیانی سیڤیل پارێزراو بێ و تاکە هۆشداریش کە داوێتی ئەوە بووە تورکیا خۆی لە بەریەکەوتنی لەگەڵ هێزەکانی ئەمریکا لەو ناوچەیە بپارێزێت. هەموو ئەو بەرزی و نزمێش لە پەیوەندی ئەمریکا و کوردەکاندا ئەوە دەردەخە کە هەرگیز واشنتۆن نایەوێت هاوپەیمانەکانی لێی بێنیاز بن و لە قۆناغێکدا پێویستیان پێی نەمێنێت، بەڵکو ئەوە سیاسەتی زلهێزەکانە کە بەرژەوەندیان تاسەرە نەک هاوپەیمانێتی.